وەرزی چاندنی برنج لە سنووری قەزای بەردەڕەش دەستی پێکردووە. جۆتیارانی بەردەڕەش لە کۆتایی مانگی 5 دەست دەکەن بە چاندنی برنجی کوردی. بەڵام ئەمساڵ بەهۆی بێبارانی وشکە ساڵیەوە پێشبینی دەکرێت بەرهەمی برنج لە ناوچەکە بە ڕێژەیەکی بەرچاو کەم بکات. برنجی دەچینین ئەوە مانگی 5 دەست پێکە 6 مەی ئەچینین تقریبا هەتا مانگی 9 و دەدروینەوە و 6 مەیە 5 مەی دەچینین حەمری کورتترە زووتر دەگەتێ. سەتێ 20 زیاتر خەرچی ڕوو لە چاندنی برنج کردوی. برنجیش تساق تقريبا بين 6 نوعه 6 مية تعالف سادريه مصريه انواع واشكال مثل توفا. بێبارانی وشکە ساڵی کاریگەری خراپی کردوتە سەر بەرهەمی کشتتوکاڵی لە بەردەڕەش. جۆتیاران داوا لە حکوومەت دەکەن یارمەتیان بدرێت لە دابینکردنی پەینی کیمیایی دەرمان بۆ بژارکردنی برنج. ئەی خاکی بەردەڕەش منتیقی گۆرانەتی ڕاستە برنج باشە خراب نییە بەس مەسرەفێ بێ ئەوە بیرە خوددانی بیرێ فەلاحە کێمیاوێ دەرمانیەوێ هەرو کاری ئەمە ناکەن بە خۆراریک حەبێ شاری بەراکە ئەوە تقریبا 300 هزار دینار بەستە ئەو جۆتیارێدا خوددان تەرەکتەرێ. والله داواکاری لە حکوومەتێکین هەروکاری فەقی بژار بکە و یا فەلاح بکە و لە بۆ کێمیا و لە بۆ دەرمان بژارە و لە بۆ مەسرەفی حکوومەت هەروکاری وەلی ناکە. داواکاری لە حکوومەتێکن لە بۆ دەرمان بژارە و کێمیا هەروکاری فەلاح بکات. گەنم و جۆ ڕوبەرێکی فراوانی زەوی کشتتوکاڵیەکانی سنووری بەردەڕەشی داپۆشیوە، بەڵام لە چەند ساڵی دواییدا چاندنی برنج گرنگیەکی تایبەتی پێدراوە. جۆتیاران ساڵ بە ساڵ گرنگی بە بەرهەمی برنج دەدەن چونکە برنجی کوردی هەم خواستی لەسرە هەم زوو لە بازاردا ساغ دەبێتەوە. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.